قورسایەکی زۆر لەسەر شانی خەڵک هەیە، خەڵک تووشی نائارامی و بێئومێدی و بێموچەی و هەڵاوسان و بێکاری بووە. پەرلەمانی کوردستان و بەتایبەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژە یاسایەکی تەقدیم کرد بۆ لێبوردنی گشتی کە لە هەموو خولەکانی تریشدا دراون. بۆی لەم کاتەدا لانی کەم 2-3 کەسێک بە خەزانەکانی خۆیان شاد بێتەوە و مۆلەیەکی تر بە ژیانیان بدرێ کە جارێککە تووشی تاوان نەبنەوە و ئەمەژ اعتیمادی کردبووە سەرەوەی کە لە لێبوردنی پێشوودا زیاتر لە 600-700 کەس بەربوون بە ڕێژەیەکی زۆر کەم 4-5 چوونەوە زیندانەکان بۆیە لێبوردنی گشتی دەرچووە بەشێکی زۆری زیندانیان دەگرێتەوە و من لێرەوە ئەو ئومێدە دەدەم بە خێزان و کەس و کارەکانیان کە ئینشاءڵڵا لەم چەند ڕۆژەی ئایندەدا لە بەیانیەوە لیژنەکان دەستنە لای زیندانیەکان و مەلفەکانیان دەبینن و ئینشاءڵڵا ئازاد دەکرێن و بە کەسوکارەکانی خۆیان شاد دەبنەوە.